سەرۆکی پێشووی ئەمریکا دۆناڵد ترامپ گەڕایەوە بە باڵەخانەی دادگای باڵای نیویۆرک. ئەمجارە هەوڵدەدات مڵکە فراوانەکەی بپارێزێت لە دەست بەسەراگرتنین لەلایەن ویلایەتی نیویۆرکەوە. لە داوایەکی یاسایی بەبڕی 250 میلیۆن دلار سەرۆکی پێشوو تۆمەتبار دەکرێت بەوەی کە سامانەکەی بە ملیاران دلار زیاتر لە بەهاکەی مەزەنە کردووە بۆ مسۆگەرکردنی مەرج و ڕێکەوتنی باشتر لە بانکەکان و بەرهێنەران و هاوبەشە بازرگانیەکان. داناڵد ترامپ و تۆمەتبارەکانی دیکە ساختەکاریەکی بەردەوام و دووبارەیان ئەنجام داوە. پەیامەکەم سادەیە، گرنگ نییە تا چەند بەهێز بێت، گرنگ نییە تا چەند پارەت هەبێت، کەس لە سەر و یاساوە نییە. داوا یاسایەکە سەبارەت بە چەند مڵکێکە کە گوایە بەهاکەیان بە زیاتر دانراوە. ترامپ بەها یەکێک لە مڵکەکانی لە ناونیشانی چل واڵ ستریت بە زیاتر لە 735 میلیۆن دلار داناوە لە کاتێکدا هەڵسەنگاندنی فەرمی 550 میلیۆن دلار بووە و نزیکەی 200 میلیۆن دلار زیاترێکە. ترامپ بەهای مڵکەکەی لە مارەلاگۆ بە 739 میلیۆن دلار داناوە کە داواکاری گشتی نیویۆرک دەڵێت دەهێندە زیاترە لە خەمڵاندنێکی گونجاو بۆ بەهاکەی. ترامپ بە توندی ئەو تۆمەتانە ڕەت دەکاتەوە. ئەمە بەردەوامیدانە بە تاکە ئامانجی گەڕان بە دوای شتێکدا کە بوونی نییە. بانکەکان پارەکانیان وەرگرتەوە، قەرزەکان دوانەکەوتوین، هیچ کێشەیەک نەبووە، هەموو شتێک بێکەم و کوڕی بووە، تاوان نەکراوە، تاوانەکە دژی من کراوە، چونکە ئێمە داواکارێکی گشتی ناوچەیی گەندەڵمان هەیە. نامە ڕەحمانی داواکاری گشتی پێشی فیدرالی لەو بارەیەوە دەڵێت داواکاری گشتی بڕیارە بە دوو شێوە بەرپەرچی ترامپ بداتەوە، هەوڵ دەدەن لی تێبگەن و زانیاری و مەبەستەکەی نیشان بدەن. ڕێگای دووەم بریتیە لە دانانی کەسانی پسپۆر کە بڕیارە گەواهی ئەوە بدەن کە بەهای ڕاستەقینەی ئەم وڵکانە لە هیچ شوێنێک نزیک نەبووە. ڕەحمانی دەشڵێت حاڵەتی لەو جۆرە دەگمەنن. وەک داواکارێکی گشتی پێشووی فیدرالی ئەم جۆرە زیادە ڕۆیکردە لە بەهاکاندا باونین. ڕەنگە لە ئێستادا خەڵک لی دەرباز ببن چونکە مەگەر راپۆرتێک یان سکاڵایەک هەبێت ئەم بەڵگەیە لەوانەیە سەرنجی جێبەجێکردنی یاسا و داواکاری گشتی ڕانەکێشێت. بەڵام ئەگەر وا بکات ئەم جۆرە ساختەکاریە لە بانکێک تاوانێکە لەسەر ئاستی ویلایەت و هەروها لەسەر ئاستی فیدرالیش. ترامپ دەڵێت داوای یاسایی مەدەنی و 4 تۆمەتی تاوانکاریەکەی کە ڕوبەڕووی کراونەتەوە لە ڕووی سیاسیەوە یارمەتی دەدەن. دەتوانم پێتان بڵێم دەنگدەران تێدەگەن چونکە هەر جارێک تۆمەتێکی ساختەکاریم بخەنە پاڵ من لە ڕاوەرگرتنە گشتیەکاندا ئاستم بەرز دەبێتەوە و ئەمەش هەرگیز پێشتر ڕووی نەداوە. پرۆفیسۆر ئێستەر فیۆکس مامۆستای زانستە سیاسیەکان لە زانکۆی کۆلۆمبیا بەڕێنگاری قسەکانی ترامپ دەبێتەوە. پێدەچێت ڕێژی پەسەندکردن و ناپەسەندکردنی بەهۆی هەندێک لەو تۆمەتانە کاریگەری هەبێت. لێسەدا ئەو نزیکەی لە 159 ڕێژەی ناپەسەندکردنی هەیە. زۆر شت هەیە کە دەبێت داناڵد ترامپ نیگەرانی بێت لەسەر ئەم تۆمەتانە، تەنانەت ئەگەر پێی وابێت ڕێژەی پەسەندکردنیشی بەرز دەکاتەوە. لە کاتێکدا سەرۆکی پێشووی ئەمریکا لە دادگا شەڕ دەکات بۆ پاراستنی مڵک و ماڵەکەی، کاریگەری ڕاستەقینەی کێشە یاساییەکانی لەسەر هەوڵەکانی بۆ گەڕانەوە بۆ کۆشکی سپی هێشتا ڕوون نەبووتەوە. شایان پاشا بۆ راپۆرتی ئارۆن رانین، دانی ئەمریکا.